يَا أَيُّهَا الَّذِينَ آمَنُوا إِذَا نُودِيَ لِلصَّلَاةِ مِن يَوْمِ الْجُمُعَةِ فَاسْعَوْا إِلَىٰ ذِكْرِ اللَّهِ وَذَرُوا الْبَيْعَ ۚ ذَٰلِكُمْ خَيْرٌ لَّكُمْ إِن كُنتُمْ تَعْلَمُونَ فَإِذَا قُضِيَتِ الصَّلَاةُ فَانتَشِرُوا فِي الْأَرْضِ وَابْتَغُوا مِن فَضْلِ اللَّهِ وَاذْكُرُوا اللَّهَ كَثِيرًا لَّعَلَّكُمْ تُفْلِحُونَ. الحمد لله ثم الحمد لله، نحمده ونستعينه ونستغفره ونستهديه، ونعوذ بالله من شرور أنفسنا وسيئات أعمالنا وفتن زماننا. من يهده الله فلا مضل له، ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن سيدنا ونبينا وقائدنا وقدوتنا وعظيمنا محمدًا رسول الله. اللهم صل وسلم وزد وبارك وأنعم وأجزل وأشرف وأكرم على روح سيدنا محمد وعلى آله الأطهار وأصحابه الأخيار ومن اتبع هديهم إلى يوم الميعاد. أوصيكم عباد الله ونفسي بتقوى الله وطاعته. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، برایانی مسلمان، میوانەکانی خوای پەروەردگار، ئەی هەڵگرانی ئاڵای محەممەد المستەفا، ڕەحمەت و کەرەم و میهرەبانی و لێخۆشبوونی خودای ڕەب العالەمین بەرژێتە سەرام کۆمەڵە موسڵمانە و بەسەر هەموو موسڵمانێکە کە لە ماڵی خودایە دانیشتووە و فەرزی جمعە جێبەجێ ئەکا. لێت ئەپارێمەوە یا ڕەب العالەمین بۆ خاتر ناوە جوانەکانت، بۆ خاتر ئەسما و صیفاتت، چۆن لە دنیایە لە یەکێ لە ماڵەکانی خۆت کۆمانت کردووەتەوە، لە ڕۆژی قیامەتدا لە ناو قەسرەکانی بەهەشدا لە خزمەت محەممەد المستەفا. یا ڕەبی خودایە هەموومان کۆکەیتەوە. برایان و خوشکانی موسڵمان، مانگی ڕەمەزان تەواو بوو، مانگی تاعەت و عیبادەت تەواو بوو، بەڵام بە تەواوبوونی مانگی ڕەمەزان تاعەت و عیبادەت تەواوە بێ، بە تەواوبوونی مانگی ڕەمەزان خواپەرستی و یەکتاپەرستی، زیکر و قورئان و نوێژ و شەو نوێژ و خێر و سەدەقات تەواوە بێ؟ نەخێر، نەخێر و هەزار جان نەخێر. لەبەرەوەی ئەو خوایەی کە لە مانگی ڕەمەزانە هەموو جۆرە عیبادەتەکانمان بۆیە کرد، هەر ئەو خوایەی دوای ڕەمەزانە مانگەکان نەگۆڕێ، وەالعیاذ بالله خوداکان ناگۆڕێ، مانگەکان گۆڕانکاری بەسەرا دێ، ئەمر و فەرمان و فەرز و واجبەکان کۆتایی نایەت و گۆڕانی بەسەرا نایەت. خوای تەعالا لە قورئانی پیرۆزە بە سەروەری عالەم ئەڵێ محەممەد المستەفا صلی الله عليه وسلم واعبد ربك حتى يأتيك اليقين.
یا محەممەد تۆ لە خواپەرستیە بە، تۆ لە عیبادەتە بە، تۆ لە تەقوا و دینداریە بە، هەتا ئەو کاتەی مردن پێتەگا. اليقین یعنی المەوت، هەتا ڕوح لە قورگمانە ئێمە ئەبێ خوا بپەرستین، نوێژی بۆ بکەین، تاعەت و عیبادەتی بۆ بکەین. ئێمە لە هەموو نوێژەکانە فەرز و سونەتە کاتێکە فاتحە خوێنین ئەڵێن چی؟ ئەڵێن ئیاکە نەعبودو، خوای ئێمە عیبادەت بۆ تۆ ئەکەین، ئێمە ناڵێن ئیاکە عەبەدنا، لە دنیاە ناڵێن عەبەدنا، چونکە عەبەدنا لەگەڵ نەعبودو فەرقی عەرز و عاسمانی هەیە. عەبەدنا فیعلی ماضیە، یعنی لە ڕابردووە بۆ تۆ عیبادەتمانە کرد، بەڵام نەعبودو فعلی مضارعە يفيد الاستمرار، معنای وایە پەروەردگارە بەردەوام ئێمە عیبادەتی تۆ ئەکەین. بۆیە کەسوا نەزانێ بە تەوابوونی ڕەمەزان خواپەرستیەکان کۆتاییان دێ، با تەمبەڵ نەبینەوە، با فتور نەمانگرێ، با جارێکی تر خۆڵ لە قورئانەکانمان نەدا، با جارێکی تر زنجیر لە گیرفانەکانمان نەدەین، با جارێکی تر تەزبیحەکانمان هەڵ نەگرین، با جارێکی تر سەرپۆش و حیجابەکانمان فڕێ نەدەین. نەخێر، تاعەت و عیبادەتی ئەڵڵا بەردەوامە لە هەموو کات و سات و وەختێکایە. ئەوەتانێ بە تەوابوونی ڕەمەزان ڕۆژوو کۆتایی نایە. خەڵکانێکەیە وازانێ لەگەڵ بەیانی جەژنەیە ئیتر گرێ لە ڕۆژوو ئەدا هەتا ساڵێکی تر. ئەمە غەڵەتە، ئەمە هەڵەیە، بەڵکو ئەبێ ئێمە پەیوەندیمان لەگەڵ ڕۆژووە پەیوەندیەکی زۆر توند و تۆڵ بێ، بەردەوام ئێمە لەسەر سفرەی ڕۆژووە دابنیشین. ئەوەتانێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چی ئەفەرمێ؟ ئەفەرمێ من صام رمضان ثم أتبعه ستا من شوال كان كصيام الدهر. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ هەر کەسێ مانگی ڕەمەزان بە ڕۆژوو بوو، لە دوای مانگی ڕەمەزان 6 ڕۆژ لە مانگی شەوال کە بە کوردی خۆمان پێلێن شەشەڵان، 6 ڕۆژش لەم مانگەیە بە ڕۆژوو بێ، وەک ئەوە وایە 1 ساڵ بۆ خوا بە ڕۆژوو بوو بێ، وەک ئەوە وایە 1 ساڵ بۆ خوا بە ڕۆژوو ببێ. مانگی ڕەمەزانمان 30 ڕۆژە، هەر ڕۆژێکی بە 10 ڕۆژە، ئەمە کردی 300 ڕۆژ. 6 ڕۆژی شەوالش بە 60، ئەمە کردی 60، ئەو 60 لەگەڵ 300 کۆکەرەوە ئەکاتە 360 ڕۆژ. بۆیە ئەم 6 ڕۆژی شەوالە لە دەست خۆتان مەدەن بەڕێزان، تاک تاک ئەیگرن، دووشەم و پێنجشەم ئەیگرن، دوا بە دوای یەک ئەیگرن. گرنگە ئێوە 6 ڕۆژ لەم مانگەیە بە ڕۆژوو بن. ئەو دایک و خوشکانەی کەوا قەرزیان لەسەرە، ئەو دایک و خوشکانەی کەوا قەرزی ڕەمەزانیان لەسەرە، باشتر وایە، چاکتر وایە، ئەفڵەڵ وایە قەرزەکە بگرن ئەو جا شەشەڵان، بەڵام ئەگەر پێیان نەکرا نەیان توانی زەحمەت بوو، جائزە و دروستە لە لای جمهوری فوقەها شەشەڵان بگرن دوایی قەرزەکە بدەنەوە، شەشەڵان بگرن دوایی قەرزەکە بدەنەوە، دروستە و جائزە. ئەمە پێمان ئەڵێ کە ئێمە نابێ لەگەڵ تەوابوونی ڕەمەزانە گرێ لە ڕۆژوو بدەین و قەت بە ڕۆژوو نەبین. پێغەمبەری خوا ئەفەرمێ من صام يوما في سبيل الله باعد الله عن وجهه يوم القيامة النار 70 خريفا. ئەو کەسە 1 ڕۆژ بۆ خوا بە ڕۆژوو بێ، خوای تەعالا لە قیامەتە 70 ساڵ دەم و چاوی لە ئاگری جەهەنەم دوورە خاتەوە. پێغەمبەری خوا ئەفەرمێ صلی الله عليه وسلم خوای گەورە وعدی داوە ئەوەی لە مانگێکا 3 ڕۆژ بۆ خوا بە ڕۆژوو بێ،
خوای گەورە لە ساحەی مەحشەرا نایە لێ توونی بێ، نایە لێ ئەو عەبدە توونی بێ، لەبەرەوەی لە مانگێکا 3 ڕۆژ بۆ خوا بەڕۆژوو بووە. بۆ ئێ بەڕێزان پەیوەندی ئێمە لەگەڵ تاعەت و عیبادەتە لە هەموو کات و ساتێکایە، نەک بەس لە مانگی ڕەمەزانە. خۆشەویستان و بەڕێزان، دایکان و خوشکانی ئازیز، ئەی ئەو کەسانەی لە ڕەمەزانە حیجابتان پۆشی، حیجابتانە کرد، لە چکتانە کرد، لە دوای ڕەمەزان لەچکەکەتان هەڵمەگرن، لە دوای ڕەمەزان لەچکەکەتان فڕێ مەدەن. ئەو خوایەی کەوا لە ڕەمەزانە حیجابت بۆیە کرد، هەر ئەو خوایەیە لە دوای ڕەمەزان شەبێ حیجابی بۆ بکەی. ئەو خوایەی کەوا پێتی وت وقرن في بيوتكن ولا تبرجن تبرج الجاهلية الأولى. هەر ئەو خودایەیە لە دوای ڕەمەزانش ئەمرت پێکا حیجاب بکەیت. دایکی ئازیزم، خوشکی بەڕێزم، نەکەی سەماکەرێک گۆرانی بێژێک بکەیتە ئیمامی خۆت، بکەیتە پێشەوای خۆت، بیکەیتە مامۆستای خۆت، بیکەیتە نوێنەری خۆت، چونکە ئەوانە ئەیانەوێ لە حەیا و حورمەتت داتماڵن. وەرە تۆ ئافرەتانی سەلەفی ساڵح بکە لە مامۆستا و پێشەوای خۆت. وەرە یەکێ وەکو دایە عائیشە خوا لێی ڕازی بێ، ئوم المؤمنین، خێزانی رەسوول الله صلى الله عليه وسلم. بزانن چی ئەفەرمێ؟ دایە عائیشە ئەفەرمێت کاتێ پێغەمبەری خوا وەفاتی کرد، مرد لە حوجرەکەی منە ناشتیان، چونکە پێغەمبەران لە چۆ بمرن ئەبێ لەوێ بنێژرێن، نابێ بگوازێنەوە بۆ شۆنێکی تر. و پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسسەلام لە هۆدەکەی دایە عائیشە، لە بانسنگی دایە عائیشە ڕوحی مبارەکی تەسلیم کرد، فەرمی لەوێ ناشتیان. بەردەوامە چوومە زیارەتی بێ ئەوەی لە چک بکەم، چونکە پیاومە، بێ ئەوەی لە چک بکەمە چوومە زیارەتی. دوایەوەی کە باوکم وەفاتی کرد، دایە عائیشە ئەفەرمێ باوکی شێیە؟ ئەبوو بەکری سدیقە، خەلیفەی یەکەمی رەسوول الله، بەرادەر و هاوڕێی حەبیب الله لە غارە. پێغەمبەری خوا ئەفەرمێ ئیمانی هەموو ئوممەت بکەیتە لایە تەرازوو، ئیمانی ئەبوو بەکر بە تەنها بکەیتە لایەکەی تری، ئیلا ئیمانی ئەبوو بەکر لە هەمووی قورستر ئەبێ. والذي جاء بالصدق وصدق به، ئەمە مەبەستی ئیمامی ئەبوو بەکری صدیقە خوا لێی ڕازی بێ. فەرمی کاتی ئەبوو بەکری صدیقی باوکم وەفاتی کرد، هێنایان لەلایە ڕاستەی پێغەمبەری خوا ناشتیان. فەرمی هەر بەبێ لە چکە چوومە ژوورەوە، لەبەرەوە ئەمە مێردمە و ئەوەش باوکمە، بەبێ حیجابە چون زیارەتیانم ئەکرد. فەرمی بەڵام کاتێ لە زەمانی خلافەی عومەری کوری خەتابە، دووهەم خەلیفەی رەسوول الله کە ئیمامی عومەر وەفاتی کرد، هێنایان لە هۆدەکەی من ناشتیان. پێشەوەی بینێژن ئیمامی عومەر لە سەرەمەرگا بوو، ئیمامی عومەر لە سەرەمەرگا بوو، بە عەبدوڵڵای کوڕی وتی یا عەبدەڵڵا وەرە ئەم سەرنگایە لە ژێر سەرم لادە، ئەم سەرنگایە لە ژێر سەرم لادە. فەرمی سەرنگاکەم لادە، ئەو جاوتی ڕوومەتیشم لەبان ئەم بەتانی دۆشەگە لادە، بیکە لەبان ئەو خۆڵە، بیکە لەبان ئەو خۆڵە. وتم باوە بۆ؟ وتی بەڵکو خودای گەورە تەماشام بکە زەلیلم ڕەحمم پێ بکە، بەڵکو خودای گەورە تەماشام بکە و زەلیلم ڕەحمم پێ بکە. وەرە کوڕم بڕۆ لای دایە عائیشە سەلامی لێ بکە، مەڵێ ئەمیر المؤمنین سەلامن لێ ئەکا، ئێستا کە من عومەری کوری خەتابم، بزانە ئیزنت ئەدا لە پاڵ رەسوول الله و ئەبوو بەکرا بمنێژی. ئەگەر ئیزنتی دا بمبەن لەوێ بمنێژن، ئەگەر ئیزنتی نەدا لە هەر شۆنێکی عەرزی خوا بوو بمنێژە. عەبدوڵڵا فەرمی چاو بە گریانەوە لە دەرگای ماڵی دایە عائیشەمدا، دایکی ئیمانداران هاتە دەرەوە و ئەگریام کە بۆیم باس کرد، دایە عائیشەش گریە. فەرمووی چۆن ئیزن نادەم عومەری کوری خەتاب لە پاڵ رەسوول الله
خۆشەویستەکەی ئەبوو بەکر بنێژرێ بێنن کاتێ هێنایان و لەوێ ناشتیان دای عائیشە ئەفەرمێ کە ئیمامی عومەریان ناژووە بەیانی جورئەتم نەکرد بەبێ لە چک بڕۆمە زیارەتیان جورئەتم نەکرد بەبێ حیجاب بڕۆمە زیارەتیان لەبەرەوەی عومەری کوڕی خەتابیان لەگەڵان نێژراوە حەیامە کرد شەرمم ئەکرد بەبێ لە چک بڕۆمە زیارەتیان کە مردووشن دایکان و خوشکان وەرن ئێوە ئەمانە بکەنە نوێنەری خۆتان ئەمانە بکەنە مامۆستای خۆتان ئەمانە بکەنە پێشەوای خۆتان ئەم جۆرە ئافرەتانە بۆیە بەڕێزان و خۆشەویستان بە تەواوبوونی مانگی ڕەمەزان تاعەت و عیبادەت تەواو نابێ ئەی ئەو کەسانەی زەکاتی ماڵەکانتان دەرکرد وا نەزانن تەواو هەتا ڕەمەزانێتر خێر و بەخشین نامێنێ وأنفقوا في سبيل الله ببردوامي ومالكانتان ببخشن لبروي أما أمر فرماني رب العالمين أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم أعوذ بالله السميع العليم من الشيطان الرجيم ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار الحمد لله رب العالمين وأشهد أن لا إله إلا الله ولي الصالحين وأشهد أن سيدنا ونبينا وعظيمنا محمدا إمام الأنبياء والمرسلين أوصيكم عباد الله ونفسي بتقوى الله وطاعته فإن الله مع الذين اتقوا والذين هم محسنون اعلموا أن الله تعالى أمر بأمر بدأ بنفسه وثنى بملائكة قدسه وثلث بالمؤمنين من عالم جنه وإنسه فقال تعالى إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما اللهم صل على محمد وآل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم وبارك على محمد وآل محمد كما باركت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد يا ربي خواه لقناها كان ما خوش بي يا ربي خواه لقناها كان ما خوش بي لقناهي دايك باوك ما خوش بي اوي نخوش شفاي بو بنيري اوي قدارك بو دفعكي اوي غمبارة غمك لسلابري اوي لزندانا يا بنا حق آزاري بكي اوي بيسروشون بك سكاري شادي كي يا ربي خواه كومالنا خوش لجنونا بياو لقورو لبچوك داوای دعای خیلیان لەمان کردووە یا ربی خوایە شیفایان بۆ بنێری یا ربی خوایە شیفایان بۆ بنێری یا ربی خوایە شیفایان بۆ بنێری یا ربی خوایە ئەوەی تووشی نەخۆشی سەرەتان بووە یا ربی خوایە دەرمان و عیلاجی خۆتی بۆ بنێری خوایە دەرمان و عیلاجی خۆتی بۆ بنێری خوایە ئێش و ئازارەکەی لەسەر کەمەوە بکەی یا الله خوایە دەرگای ئاسمانمان بەخێر بۆ بکەیتەوە خێر و بەرەکەتی عەرزمان بۆ بێنیتە دەرەوە خوایە لە پەتای کۆڕۆنا نەجاتمان دەی خوایە لە بەڵای کۆڕۆنا نەجاتمان دەی خوایە لەو پەتایە ڕزگارمان بکەی یا الله خوایە دەرمان و عیلاجی خۆتی بۆ بنێری یا رب العالمین یا الله یا ربی خوایە خێر و بەرەکەتی خۆت برژێنی بەسەرمانە لە بەڵا و لە فتنە و لە ئاشوب بەبوونایەکمان بەدوورکەی آمين آمين والحمد لله رب العالمين إن الله يأمر بالعدل والإحسان وإيتاء ذي القربى وينهى عن الفحشاء والمنكر والبغي يعظكم لعلكم تذكرون قوموا إلى صلاتكم يرحمكم الله يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون فإذا قضيت الصلاة فانتشروا في الأرض وابتغوا من فضل الله واذكروا الله كثيرا لعلكم تفلحون